سازگار و ڕوون. ئەوە بەشێکی سەرەکیە بۆ کێشانی تابلۆیەکەم و گرتنەوەی ڕەنگەکان. سروشتی کوردستان دیمێنێکی زۆر جوانی هەیە، پڕە لە ناوچەی شاخاوی و دەشت و دۆڵ و خاکێکی زۆر بەپیتی هەیە و هەروەها لە هەندێک شوێنەکانە دارستانێکی چڕ هەیە و دارێکی زۆر هەیە و جۆرەها دار و درەختی تایە وەکو دار بەڕ و دارەبان و دار قەزوان و جۆرەها داری تیاوە و سروشتەکەی بەگشتی سروشتێکی پاکی هەیە و پڕە لە ڕووباڕووکانی و ئاوێکی سازگاری جۆرەها ئاوی سازگاری تایە. من شاخەکەی ئەو بەرا کێشمەوە لەگەڵ دار و درەختەکەی بەرامبەرم و ڕووبارەکە کە شاخەکە بینن کەس پڕە لە دار و درەخت و کە دیمێنێکی زۆر جوانی هەیە بەلامەوە و ئاوەکەشی ئاوێکی زۆر سازگار و جوانی هەیە بۆیە ئەیرەم هەڵبژاردووە و لەبەرەوەی دیمێنەکەی زۆر جوانە. ئاو سەرچاوەی ژیانە، مرۆڤ و جیانەوەرەکان هیچ دار و درەخت و هیچ بنەوەرێکی ئەم زەویە ناتوانێت بەبێ ئاو بژی. ئاوی کوردستانش بەگشتی ئاوێکی پاک و سازگاری هەیە. ئاوی کوردستان کە ئاوێکی پاکی هەیە و کە بە کەڵکی خواردنەوە دێت و ئەو ڕووباری ئێرەش ماسی تێدایە و لەبەرەوەی ئاوەکەی پاکە. ئەگەر ببینی ئاوەکەی ئێرە کەمی کردووە لە چاو پێشتری لەبەرەوەی لەلایەن وڵاتانی ترەوە وەکو ئێران و تورکیا ومانە ئەگیرێ لەبەرەوەی کوردستان وڵاتێکی داگیرکراوە بۆیە ئەوەکە لەلایەن خۆیانەوە ئەیگرنەوە بۆیە سروشتی کوردستانە بەگشتی ئاوەکەی کەم بۆتەوە لە چاو پێشتریە. بەهۆی ئەوەی کە چەندین بەنداویان لەسەر ڕووبارە ئاوەکانی ئێمە دروست کردو بۆیە لەلایەن خۆیانەوە ئاوەکە ئاگرنەوە. لەگەڵ ئەوەی ژینگەکی پاکمان هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ژینگەکەمان بەرەو خراپی و وێرانبوون دەچێت بەتایبەت لەگەڵ سەرچاوە ئاوی و ڕووبارەکاندا کە بەرەو پیسبوون و خراپی دەچێت بەهۆی ئەوەی کە ئەو کەسانی کە دێنە لای بۆ گەشت و گوزار دێن هەرچی نایلۆن و بەتڵە ئاوەکانە ژینگەکە پیس دەکەن و
شت فرێنە ناو ئاوەکە و ئاوەکە پیس دەکەن. لەگەڵ ئەوەشدا ئەمە چەندین پاڵاگۆی نەوتیمان هەیە لە کوردستاندا کە ئاوەڕۆ و پاشەڕەکانیان فرێنە ناو ڕووبارە و ئاوەکانەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە ئاوەڕۆی خستەخانە و کارگە و چەندین ئاوەڕۆی ناو شار و ئەمانەمان هەیە کە لەگەڵ ئەوەشدا دووبارە ئەمانیش زیاتر ژینگە و ئاوەکە پیس دەکەن. ئێمە ڕۆژ بە ڕۆژ کە سەرچاوە ئاوەکانمان بەرەو پیسبوون دەچێت، ماسیەکان و ئەوانەی کە لە ناو ئاوەکەدا دەژین و لەگەڵ زیندەوەرەکاندا بەرەو لە ناوچوون دەچن. ئەوە هەروەها ئەگەر ئاوەکان پیس بوون و سەرچاوە ئاوەکان بەرەو پیسبوون چوون، ئاوی خواردنەوە نامێنێت و بۆیە مرۆڤەکان پێویستەکە کە کۆچ بکەن لە بۆی بچنە لای شوێنێکەوە کە ئاوی پاکی لێبێ. ئەمەش قورساییەکی زۆر گەورە لە ژیانماندا دروست دەکات و کە پێویستەکە مرۆڤ لەو حاڵەتەیە شتێ بکا بۆ ئەوەی کە چارەسەرێ بدۆزێتەوە، ڕێگە چارێ بدۆزێتەوە کە ئاو بوونی هەبێت، چونکە مرۆڤ بێ ئاو ناتوانێت بژی، ئاو سەرچاوەی ژیانە. پێویستە هەمومان پارێزگاری لە ژینگە و سەرچاوە ئاویەکانمان بکەین و بۆ ئەوەی کە خۆمان و زیندەوەران و نەوەکانمان پارێزین و بێ ئاو نەبن. بۆیە داواکارین لە هەر هەمووتان کە پارێزگاری لە سەرچاوە و ئاویەکان بکەن و چونکە ئەمە بەشێکی زۆر گرنگە بۆ ژیانمان و بۆ داهاتوومان.